ئیدریسی وەهابیم بەرپرسی ڕێکخراوەی نۆژین سەوزی نەغەدا ئەو شوێنەی کە لینە تاڵاوی نێونەتەوەی دوورگەسەنگیە هەڵکەوتوو لە ڕۆژهەڵاتی شارستانی نەغەدە و باشووری پارێزگای ورمیە. ئەو تاڵاوە زیاتر لە 11.5 میلیۆن متری سێجا ئاوی لە خۆدا جێداوە و پانتای ئەو تاڵاوەی زیاتر لە 1100 هێکتارە. ئەگە بمان هەوێ باز لە ئەو گیان لە بەرانە بکەین کە لەو تاڵاوە ژیان بەسەر دەبن، دەتوانین ئاماژە بکەین بە بەراز، گورگ، ڕێوی، چەقاڵ و باڵندەهایەکی زۆر مهم و لە خەتەری لە ناوچوونی جەهانی وەکو مراوی سەرسپی، مراوی سابوونی، خاسەسی، بووکەسی، سیقەشانی بچووک، سیقەشانی گەورە و هەروەها فلامینگۆ یا سوورە قورینگ، شینە قورینگ و چەندین جۆر مراوی و چەندین جۆر باڵندەی کۆچەر و خۆماڵی لەو تاڵاوەی ژیان بەسەر دەبن. ساڵانە ئەو باڵندانێک کە لێرەدان بینی ساڵانە دە دوو وەرزدا جارێک لە ڕۆژهەڵاتی زەریای هیندەوە بەرەو ڕۆژهەڵاتی ئافریقاوە دەڕۆن و جارێک دەگەڕێنەوە. زۆربەی ئەو باڵندانە لێرە دێنە خوارێ، هێلکەی دەکەن، جوچکەی هەڵدێنن یا زۆربەیان دێن فقط ئیسراعەتێکی بچووک دەکەن و بە مەسیری خوان ئیدامە دەدەن. ئەمە لە دنیادا حەوت مەسیری کۆچی باڵندەکانمان هەیە کە یەکێک لەو مەسیرانەی زۆر زۆر گرینگە کە وەحد پێشترش عەرزمکردن لە زەریای ڕۆژهەڵاتی زەریای هیندەوە بۆ ڕۆژهەڵاتی ئافریقایەوە کە لەسەر مەسیر واقع بۆ ئەو شۆنەیە کە زۆربەی باڵندەکان دێنە خوارێ، ئیسراعەت دەکەن و بە مەسیری خوان ئیدامە دەدەن. وا فەرزکەن کە ئەمە دەمانەوێ لە شارێکی ڕابچینە شارێکی دیکە کە دەزانین لە چۆ ڕێستورانتی لێیە، لە چۆ پۆمپی بنزینی لێیە، لە چۆ دەتوانین بە قەول ماشتێنەکەی ڕاگرین ئیسراعەتێ بکەین. ئەو باڵندانەش ئەو مەسیرانە کولەن دەزانن و لەو شۆنەی کە ئەمە لێینە ئەو باڵندانە ساڵێ دوو جار دێنە خوارێ و دوایە بە مەسیری خۆیان بە ڕێگای خۆیاندا ئیدامە دەدەن. ئەگە بمان هەوێ باز لە پوششی گیاهی یا ئەو جیایی بکەین کە لەو تاڵاوەی لە دەوروبەر دەیبینین، بەداخەوە زۆربەی یان چەند جۆرێک لەو جیاو و ئەو دارانەی کە داهەمبینین بە دەلیلی ئەوەی کە ئەو خاکە ئاڵوودە بوو بە پتاس بە چەند جۆر شتی دیکە، ئەوانە ڕێژەی وانە بێداد زۆر بووە کە دەتوانین لە بڵین گونەی مهاجمن بۆ تاڵاوی دوورگە و ئەو تاڵاوانەی دەوروبەری گۆلی ورمیە. ئەوڕۆ نەخشێکی حمایەتیان هەیە بۆ بەو باڵندانەی کە لە نێو دەریا لە نێو ئەو گۆلەیدا وەختێک دەژیان. ئەو گۆلە کە ئەوڕۆ نەماوە و وەعزی بە قەول خۆش نییە، ئەو باڵندە دێ لێرە دەمێنێتەوە و لێرە دەمێنێتەوە و بە قەول لە خەتەری لە ناوچووندا مەحفوظ دەمێنێت. ئەو جایە ئەو دارە ئەو ئاوەکە ئەمە لێرە دەیبینین چمکی گۆلی ورمیە ئەوڕۆ کارکردی وەکو 20 ساڵی پێش 30 ساڵی پێش نەماوە نەخشێکی زۆر زۆر باشی هەیە لەوەی کە ئاب و هەوای منتەقەی فێنکتر ڕادەگرێ و هەروەها وجودی ئەو ئاوە دەو تاڵاوانەدا ئاوی بنحەرزی کولەن نۆژەن دەکاتەوە و دەبینی کە ئیقتصادی منتەقەیما وابەستە بە کشتوکاڵ و کشاوەرزیە. ئەگە ئەو تاڵاوانە نەبن ئاوی بنحەرزی ڕۆژ بە ڕۆژ دەسێتە خواردتر و کەمتر دەبێ. ئەمە شکور بۆ خودای بەواستەی ئەو تاڵاوانە ئەو ڕۆکانە کشتوکاڵیمە لەسەر لاقا و تەواوی وەرزێرەکانی دەوروبەریش بە نەخشی ئەو تاڵاوان پێی بردو و دەزانن کە ئەو تاڵاوانە چەندە مهمن، هەر ئەلعانەکانە بۆ خۆیان پێشقەدەمن کە ئەوانە مەڕاگرین. ڕێکخراوەی نۆژین سەوزی نەغەدا کە ئەوڕۆ زیاتر لە 19 ساڵ لە دامەزرانی ئەو تێپەڕ دەبێ لە زۆربەی دێهاتەکانی دەوروبەر و دەتوانم بە بڵم لە ئەمە دەتێی چەند ساڵی ڕابردوودا زیاتر لە 45 دانە دێمان ئاموزش داوە لەگەڵ مەدرسەکان دانیشتوونە تەواوی دانش ئاموزەکان یا قوتابیانمان ئەمە ئاموزش داوە لەگەڵ کشاوەرزەکان، لەگەڵ ڕاوچەکان، لەگەڵ دامدارەکان ئەو کەسانی ئاژەڵدارن لەگەڵمانمان قسە کردو و سەبارەت بە گرنگی ئەو تاڵاوەی و حفزکردنی ئەو تاڵاوەی قسەمان لەگەڵ کردوونەوە و شکر بۆ خودای ئەو ڕۆکانە زۆربەی ئەو کەسانێکی عەرزمکردن لەگەڵما هاوفکرن هاودەنگن کە ئەو شۆنانەمە بپارێزین. یەکێک لە مەترسیە گەورەکانی کە
ئەو تاڵاوەی تهدید دەکا ڕێگایەکە کە قەولوایە بە تەنیژ ئەو تاڵاوەیدا لێدرێن ڕێگای نەغەدە بناو کە دێ قسمەتێک لە تاڵاوێ دەگرێ و قەتحەن ئەگەر ڕۆژێک ئەو ڕێگایە بەوێدا لێدرێ خەتەراتێکی بێدا زۆر وەکو ئیسترێسێکی زۆر بە حیاتی وەحش بە ئەو گیان لەبەرانە وارد دەکاکە لەو تاڵاوەی ژیان بەسەر دەبن و یەکێکی دیکە لەو مەترسیانە نەدانی یا تەرخان نەکردنی ئەو هەقاوەیە کە مسەوەب کراوە بۆ تاڵاوەی.